ئەگەر تەخمینەن وەریگرین تەنها موچەی فەرمانبەران تەخمین بکەین وەکو ئەمساڵ وەکو ستاندارێک 10 تریلیۆن دینار ساڵانە ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە زەرەریان داوە لە خەڵکی هەرێمی کوردستان واتە نزیکەی 110 تریلیۆن دینار زەرەریان داوە لە خەڵکی هەرێمی کوردستان کە ئێستا ئەمریکا لە بەیاننامەکەی وەزیری خارجیە لە وەزارەتی خارجیە لە قونسوڵیەتی هەولێر هەمویان ئەڵێن کار ئاسانکردنی ئەمریکا بوو کە توانی ئەم ئیتیفاقە بکە لەگەڵ سوودانیا ئەگیرا ئەمان بوونایە و بەدە زەمان بوونایە هەموو میلەتی کورد بمردایە ئەو نەوتیان ڕادەست ناکرد کەواتە ئەمریکا مانەمە دراوەتە کۆمپانیاکانی تایبەت بە حیزبی باڵادەست بۆ ئەوەی بەکاری بێنن بۆ ئیستیهلاکی محەلی بەڵام زەرورە لە خولی داهاتوو و ئەم خولی پەرلەمانی کوردستان و خولی داهاتووی پەرلەمانی عێراق هەر پەرلەمانتارێک ئەبێ خۆی ملزەمکە بەوەی کەوا بێ ئیش بکە و داکۆکی بکات لەسەرەوەی ئەم 50,000 بەرمیلە بەکار بهێنرێ بەو سعری عێراق واتە بنزین بە سعری عێراق لەناو هەرێمی کوردستانە و نەوت بە سعری عێراق بفرۆشێ ئەگەر نە ئەبێ دەرگای دادگاکان لە هەرێمی کوردستان لە بەرپرسانی هەرێمی کوردستان بگیرێت بە تایبەتی ئەوانەی کە ئەبنە نوێنەری خەڵک تاوەکو خەڵکی هەرێمی کوردستانش وەکو باقی عێراق نەوت و غاز بە هەرزان بکە من نازانم دز ئەبێ چ شانازیەک بکە بە دزینی خۆیەوە کە بڵێ من چەند ساڵە و نەوتە دزم و نایەڵم هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئیسفادە بکە بە تایبەتی کاک زانیار ئەگەر لە 2014 بۆ 2025 سێ بکەین 11 ساڵ 11 تریلیۆنی ئەکاتە 121 تریلیۆن دینار زەرەریانیاوە لە خەڵک جگەل لە 32 میلیارد دلار بۆ ئێمە نەک جێشانازی نییە بۆ ئەوان ئەبێ ئەمانە دادگایی بکرێن ئەم چەند ساڵە کە نەتیجەتان ئاوا بوو بۆ بە قسەی خەڵکی دڵسۆزی وەکو مامۆستا یادگار وەکو کاکفلان و کاکفیسار بەدەیان و بەسەدان پۆستی ناشرینان لەسەر ئێمە کردووە کە ئەمانوت نەوت بە ئیتیفاق ڕادەست بکەن بۆیە نەک جێی شانازی نییە بۆ ئەمان جێی شەرمەزاریە کە خەڵکیان تووشێ و نەهامەتێ خوای گەورە فرسەت باو بچینەوە پەرلەمان ئەوان دڵنیابن ئەو شەڕەی کە ئێمە ئەیکەین بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بە حیاتی پارتی و یەکێتی ناتوان ئەو شەڕە بکەن